سەعات چواری بەرەبەیان جوڵە بە هێزەکان کرا بەرەو گوندە عەرەبنشینەکانی کەناری ڕووباری سیروان. دواتر ئەرکی هێزەکان لە چەند میحوەرێکەوە دەستنیشان کرا. بە وتەی مەحموود سەنگاوی فەرماندەی میحوەری گەرمەسێر، کێوماڵ و ئۆپراسیۆنەکەی ئەمڕۆ بۆ کۆتایی هێنانە بە جوڵەی تیرۆرستان لەم ناوچەیە. والله لە ئەنجامی ئەو شەڕی کە لە مۆسڵ لە منتیقەی حەویجە و ناوە هەیە داعش لەو منتیقەیە ڕایان کردووە هاتوونەتەوە ئەم ناوچەیەوە لێرە دەستیان کردوتە دزی و پارە وەرگرتن لە خەڵکو و کوشتنی خەڵکی هەژار و ئەوانە وەیە ئێمە هاتوین بۆ ئەوەی بەدوایانە بگەڕین و لەم ناوچەیە بە دەریانین لەبەر ئەم ناوچەیە لە سەردە ئەو سەردەمانیش کە داعش دەسڵاتی هەبووە لەم ناوچەیە نەیانتوانیوە ئیسا وردە بە مەفارز دزیان کردوتە ئەم ناوچەی و ئازار و ئەزێتی خەڵکە دەن پارە لە خەڵک وەرەگرن خەڵکە کوژن. لە ئەنجامی گەڕان و کێوماڵی پێشمەرگە و ئاسایش هێزەکان توانیان بگەن بە چەند حەشارگەیەکی تیرۆرستان لەسەر ڕووبارەکە کە بە شێوەی تونێل دروست کرابوو. ئەوەش وای لە هێزی ئۆپراسیۆنەکە کرد کە ورتر بە دوای ئامانجەکاندا بگەڕێن. بە چواردۆری خۆیانە خەڵکیان خەتف کردووە. ئێستا بەم شوێنە چڕا کە لەسەر کەناری ڕووباری سیروانە دەڕۆین هێزەکانی پێشمەرگە چەند تونێلێکیان دۆزیوەتەوە و ئەو تونێلانە لێرە تیرۆرستان بەکاریان هێناوە بۆ خۆحەشاردانەوە لە کاتی ئەوەی کە هێزەکانی ئاسایش و هێزی پێشمەرگە ئۆپراسیۆن ئەنجامەدەن ئەوان لێرە خۆیانی تیا حەشارەدەن. ئمڕۆ سەر لە بەیانی بە سەپەرشتی بەڕێز کاک مەحموود سەنگاوی هێزێکمان ئاوردووە هاتوین بۆ لەناو ئەم بانیچەمی ئیسلاح و منتیقەی خایە کە تیرۆریستەکان جاربەجارێ کاری تیرۆریستی لەم ناوە ئەنجامەدەن. ئەوە دوو شوێنی خۆیان حەشاردنایە دوو تینێلە هەردوو تینێلەکەماین کردووە بەڵام خۆیان هەڵهاتوون لەم ناوە ئیشش بە دوایان ناگەڕی. ئۆپراسیۆن بەردەوام بوو لە هەردوو بەری ڕاست و چەپی ڕووباری سیروانەوە تا سەعاتنەوەی پێش نیوەڕۆ. بەڵام خراپی کەشوهەوا و بارینی بارانێکی زۆر ئاستەنگی دروست کرد. بە ناچاری لە بێتەلەوە ئاگاداری هێزەکان کرایەوە ئۆپراسیۆنەکە ڕابگرن. و خۆشبەختانە کێوماڵەکە زۆر باش بوو و ئەم کێوماڵانەیش بەردەوامە بێ وەکو هێزەکانی ئاسایش بە بەردەوامی ئەم کێوماڵانە ئەکەین و بۆ ئەوەی لە هەر لە شوێنێکە داعش بوونی هەبێ ئێمە بچنە سەریان و ڕێگەیانە لە مەنتیقە. گوندەکانی شێخ بابە و ئیسلاح و قوڵایی ئەو گوندانن کە ماوەیەکە جوڵەی تیرۆرستانی تێدا هەست پێ دەکرێت. هەفتەی ڕابردووش دەست بەسەر حەشارگەیەکدا گیرا کە جۆرەها بۆمبی چێنراوی لێبوو. لە ماوەکانی ڕابردووشدا تاوەرەکانی کارەبا کران بە ئامانج و هێز ئەمنیەکانیش بڕیاریاندا ئیتر دەستەوەستان نەبن بۆ کۆتایی هێنان بە هەیمەنەی داعش و تیرۆرستان لەو سنوورە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، ناوچەی شێخ بابە.